بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوە بۆ قسەکردن لەسەر بابەتەکانی ڕۆژ پێیەوەی کە بەهۆی سەری ساڵە و کۆتایەتنی ساڵی 2024 خولی ئیسپانی لە ئێستا داوەستاوە خولی ئیتالی شەوی ڕابردوو یارەکانی دەستی پێکردەوە یارەکانی قۆناغ یەکەمی جامی کەندا و بە کۆتات لە ماوەی ڕابردوو خەڵاتی گلۆب سۆکەر دابەش کرا بۆ باشترینەکانی ساڵ لێرە و لەوێ کۆمەڵی ڕەخنەی زۆر هەبوو کۆمەڵی قسەی زۆر هەبوو هەوڵە دەین لەم بەرنمەیەدا بە پێی پێویست ئەوەی کە هەبێ قسەی لەسەرکەین و ئەمڕۆژ یاریی گرنگمانەیە لە خولیە سێرەکانی عێراق کە ئەویش یانەی نەورۆز لە یاریگای خۆی میوانداری لە یانەی دوهۆک دەکات پێش هەموو شتێک لەسەر عێراق قسەیەک دەکەین و لەسەر ماڵاواییکردنی عێراق لە جامی کەندا و ماڵاواییکردنی عێراق لەم پاڵەوانێتیە ئەگەر بە دیوی هەموو پاڵەوانتێک هەڵسەنگاندن بۆ کاساس بکەین ئێمە دەتوانین بە جۆرێک قسە لەسەر خیسۆس کاساس بکەین ئەگەر بە دیوێک سەبارەت بە ئامانجی عێراق سیرکەین و دیوێکی وەرزشی بڕوانین ئێمە توانین بە دیوێکی دیکە سیرکەن هاوڕێن لە ڕووی ئەنجام لەم پاڵەوانێتیە لە ڕووی ئاستی عێراق لە ڕووی کۆنگری یاخود قسەی خودی کاساسەوە کە باسی لەوە کرد جامی کەندا و جامێکی دۆستانەیە بۆ دەرخستنی بەهرەدارەکان و یاریزانە نوێەکانە لە کەنداوی ڕابردووەوەت کرد بەس لەم کەنداوایە وەت نەکرد لەم کەنداوایە چووی ئەو یاریزانانەی کە خۆت و چەند ساڵێکە پێکەوە یاریەکەن وکو عەلی حسێن ڕەحیمەش کە ڕەخنەی لێگرتی تۆ چوویت کامل لەمانەت بەشداری پێکرد ئەم یاریکردن و ئەم پێگاتێت پێچەوانەیە و قسەیە کە تۆ لەبارەی جامی کەنداوە هەتە کە پێ دوایە پاڵەوەندێکی دۆسانەیە بۆ دەرخستنی یاریزانە لاوەکانە ئەمە خاڵی یەکەم لەسەر کاساس خاڵی دووەم لێرە بە دواوە یعنی ئەوە من نیم کە داوای بەڵێ هەڵۆفایق باگەشتی پێگاتی عێراق کرا لە جامی کەندا و بەڵامتر بۆی پێکانەوە یاریزانەکە لە پێگاتی عێراق دابڕە ئێمە دەزانین عێراق یاخود لە خولی عێراقیە کۆمەڵە یاریزانمانە یاسێکی ناوازە پێشکەشەکەن بە تایبەتی لە کێشەی عێراقە لە بەرگریکاری باڵی ڕاستە لە ناو کووردا ئێمە دوو بەرگریکارمانەیە کە لە لووتکەی ئاسیان هەڵۆفایق لە هەولێر و محەممەد دلاوەر لە یانی نەورۆز لە سلێمانی کە ئەم دوو یاریزانە تەنانەت میدیا عێراقیەکانیش داوای باگەشتکردنیانەکەن ئەوە ئێمە نابێەوەش لە یادکەین شێرکۆ کەریم لە ماوەی ڕابردوو یعنی باشترین ئاستی خۆی نیشانداوە محەممەد سامی هیرانازاد یعنی ئەمانە لە قووەجەوی ئێستا لە قووەجەوی یاریەکەن کاکە عەلی شاخەوان لە قووەجەوی یاریەکە ئەی کۆمەڵە یاریزان مەبەستم لەوە نییە من بڵێم ئەم کوردانە بابێن بەس مەبەستم لە ناوەکانە کە ئەگەر تۆ قسەکەت تەواوە لەوەی کە تۆڵی پاڵاوندێکی دۆستانەیە دەرفە دەین بە یاریزانە لاوەکان ئەی کۆ ئەم یاریزانانە ئێکاکە ئێمە جاران عەلی شاخەوان واوتمان لە هەولێر بوو شەڕیمانەوەیە کرد واوتمان محەممەد سامی لە نەورۆز بوو شەڕی ناوەڕاستی ڕیزبەندیە کرد ئێخۆ ئێستا ئەم یاریزانانە لە قووەجەویەن و لووتکەی ڕیزبەندی خولی عێراقییان گرتووە ئەی بۆ ئەمان دەرفەتی بەشداریکردنیان نەبێت بۆ ئەوانی تر ینی بەسەریانە هەنگاو بنێن ئێمە ناڵێن لە فلانکەس و لە فلانکەس و لە فلانکەس باشتر بەڵام مەبەستەکە لێرەیە چییە؟ مەبەستەکە لێرەیە تەناقوزی و قسەی کاساسە کە من وەکو خۆم لەم دیوەیە ڕەخنەم لە کاساسە ڕەخنەم لە یاریەکەیە کە ئەمە یاری عەلی عەدنان نییە عەلی عەدنان لە خولی سێرەکانی سعودیە ژیاری ناکە یعنی لە ئاستی یەکەمی سعودی یاری ناکە لە خولی لە پلەیەک خوارتر یاریەکە عێراق و هەموو یاریزانە ئازبەرزیتە تۆ گوناحە دەچیت ئەم یاریزانە دەبێت بۆ پاڵاوندێکیەوە بەشداری پێکەی بەرحاڵ عێراق ماڵاوای کرد لە سەردەستی سعودیە بریتانیا چێ سعودیە باشترین پێگاتی لەم پاڵەوانەتیە بەشداری پێکرد و توانی بە شێوەیەکی باش و بە تایبەتیە و قسانی یونس مەحموود کە لە دوای یارەکەی لە پاش یاری یەکەمی عێراق کاردانەوەی دروست بوو و ئەمە وای کرد کە توندیشی زۆر بەم یاریەوە دیار بێ بەڵام ئەمە هیچ لەوە ناگۆڕێ سعودیە هەرچی بکە تۆڵێ و گۆڵی یونس مەحموودی بۆ ناکرێتەوە کە ساڵی 2007 بەسەر سعودی ئاتۆماری کرد و گەورەترین دەستکەوتی بۆ مێژووی تۆپی پێ عێراق نووسیەوە کەیش بردنەوەی جامی نەتەوەکانی ئاسیا بوو کە ئەمە شتێکی لەبیر نەکراوە شتێکی دووبارە نەبووەیە نازانین دەیبینینەوە یاخود نا
بەڵام ترم پاڵەوانتی وەکوان پاڵەوانتیشی دۆستانەی و بەم جۆرێ ئەمە وەکو ئەم ڕەخنانی کە لێرەدا لە کاساسمان کرد بەڵام بینە دیوێکی تر بچینە سەر دیویەوەی ئایا عێراق لەگەڵ ئەم قسەی کاساس یعنی هەرم قسەی کاساس بە یاریەکانەوە دیار نەبوو بەڵام بابین لەم لاوە بە دیوێکی تر شیکاری بکەین عێراق ئێستا لە بارودۆخی پاڵاوتنەکانە بارودۆخی لە ئیمارات و لە سعودیە و لە قەتەریش باشترە لە پاڵاوتنەکانی گەشتن بە مۆندیالە و لە ئەردەنیش باشترە و ئەم دوو یاری عێراق بتوانێت 4 خاڵی تیا بێنێ بە ئەگەرێکی زۆری چێکە لەو تیپانی بەڕاستە خۆ دەگاتە مۆندیال 2026 کەواتە قسەکەی کاساس تەواوە عێراق لە سەر ڕێگەیەکی ڕاستە جامی کەنداومان لە خاکی خۆمان نامیوانداری کرد ئامانجمان بوو نازناوەکە دەستەبەرکەین بەڵێ نازناوەکەمان دەستەبەر کرد و کۆمەڵە یاریزانی لایوشمان دروست کرد و پێگاتێکی بێسمان بۆ عێراق دروست کراوە تا لە پاڵاوتنەکانە ئەنجامەکانی عێراق دەبینن کە عێراق لە چه ئاسو لە چ لیڤڵێکدا کەواتە عێراق لەگەڵ خیسۆس کاساسە تا ئێستا لە ڕووی پاڵاوتنەکانەوە چونکە ئامانجی یەکەمی عێراق لە دوای دەستەبەرکردنی جامی کەنداوی 25 لە بەسڕە گەشتنە بە مۆندیال برنەوەی جامی کەنداوی 26 نییە برنەوەی جامی نەتەوەکانی ئاسیا نەبوو نە بەڵکو گەیشتنە بە مۆندیال کەواتە کاساس و تیپەکەی لەسەر ڕێگەیەکی ڕاستن بەڵام گلەیشی لەسرە کۆکو پێم وتن گلەکان بەم جۆرە ئێستا بوو عێراق ماڵاوای کرد بەڵام عێراق من دەتوانم بڵێم لەسەر ڕێگەیەکی ڕاستە عێراق بێکێشەیە عێراق ئەو تیپەیە کە ئامانجێکی دیاریکرا و گەورەی هەیە لەوەی کە بیەوێت بگاتە یارەکانی مۆندیال و ئەمە گەورەترین سەروەریە لە دوای دەستەبەرکردنی جامی نەتەوەکانی ئاسیای ساڵی 2007 کە عێراق جارێکی دیکە بگاتەوە یارەکانی مۆندیال و کە لە ساڵی 1986 عێراق پێیگەشت ئەمە لەسەر عێراق ئەم قسانەم هەبوو کە حەزم کرد لەسەر کاساس و لەسەر ئەو ڕەخنانەی کە دەکرێ بیکەم سەرنجێکمە بێ لەسەر خولی ئیتالی بەڵام پێشەوە سەرنجێکیشمە بێ لەسەر خەڵاتی تاکەسی گڵۆبسۆکار ئەوەی کە لەم بەرنامەیە منی بینیوە دەزانێت و شایدیەوەشم بۆیە من هەرگیز لەگەڵ خەڵاتە تاکەسیەکانە نیم و بە شتێکی باشی نازانم لە تۆپی پێە ڕاستە تەشجیعی یاریزانە ڕاستە یاریزان وا دەکات تمۆحێکی گەورەتری بێ بەڵام لە هەمان کاتدا چەندین یاریزانی دیکە بێ هیواکە چەندین یاریزانی دیکە بێچانسەکە بۆ نمونە تۆ کاتێ دیت لە پاڵاوانێتیەکە خەڵاتی باشترین یاریزانی پاڵاوانتیەکەیەکەی بۆ نمونە لە چامپیۆنزیگا تۆ کریستیانو ڕۆناڵدۆ و باشترین یاریزان دانێ ڕۆڵی ڕامۆز لێرەیان نامێنێ ڕۆڵی ناڤاز لێرەدا نامێنێ ڕۆڵی مارسیلۆ نامێنێ ڕۆڵی تۆنی کروز نامێنێ ڕۆڵی چوار دەورەکەی گاریسبێڵ و بنزیمە ڕۆڵی ئەمانە مووی نامێنێ و کاتە بەس ڕۆناڵدۆ دیارە بێت کاتێک تۆ دەی لە مۆندیالە مێسیۆک و باشترین دیارریەکەی ڕۆڵی مارتینێز نامێنێ ڕۆڵی ئینزۆ نامێنێ ڕۆڵی ئەلڤارێز نامێنێ بۆیە یعنی من هەمیشە وتومە من هەرگیز لەگەڵ خەڵاتی تاکە کەسی نیم کە ئەم باشترینانی کە خۆیان پێیان لەن دابەشێکن بەڵام کاتێک کە دابە شەکرێ ناکرێتەوەی خۆت پێت خۆشە دانیشی ستایشی کە ئێوەشی خۆ بە دڵ نییە دانیشی ڕەخنەی لێ بکری ئەمە دوو فاقیە ئێمە بمانێ و نەمانەوێ خەڵاتی باڵندۆرمان هەیە ساڵانە کە گۆڤاری فرانس فوتبۆڵ دابەشیەکە ئەمە یەک دوو خەڵاتی زەبێستمان هەیە کە یەکێتی تۆپی پێی جیهانی دابەشیەکە سێ خەڵاتێکی تایبەتمانەیە لەوەی کە بەڕاگەاندن بڵاوە دەکرێتەوانێ یەکێتی ئامار و مێژوو خەڵاتی باشترین یاریزانی ساڵ دابەشەکە لەگەڵ یا تۆتۆسپۆرت خەڵاتی پێی زێڕینیە ساڵانە دابەشێکە مارکا باشترینی خۆی دیارەکە یاتی هەر ڕۆژنامۆر پێگەی خۆیان دیارەکەن لێرەش خەڵاتێکی دیکەمان هەیە بە ناوی گڵۆبسۆکار وڵاتی ئیمارات دابەشێکە و ئەسڵەن ئەگەر بیت لە وجودی کەسایەتەکان ورد بیتەوانێت تاوان خۆی وەکو خەڵاتی مێژووی باڵندۆر و باشترینی فیفا ئەمە دوو خەڵاتی مێژووی یعنی ناودان بەڵام تۆ وەرە سێری مەراسیمی دابەشکردنی خەڵاتی باڵندۆر کە بزانێت چێ وجودی هەیە باشە
سەیری وەرگرتنی خەڵاتی گڵۆبسۆکەر کە بزانە چی وجودیە، بزانە چەند ئەستێرە بەس لەم دابشکردنی ئەم خەڵاتەیە. لەوێ سپید باگەکرا، لێرە هەرچی ئەستێرەکانی تۆپی پێ هەبوو بە پیچی شەو لەوێ وجودی هەبوو. گڵۆبسۆکەر وەرزی ڕابردوو مانچستەر سیتی وەکو باشترینیانە دیاری کرد، وە گواردیۆلا وەکو باشترین ڕاینەر دیاری کرد. ئەو کاتە خەڵاتێکی جوان و ناوازە بوو، وا بوو. ئەو کاتە خەڵاتێکی زۆر زۆر مهم بوو. بۆ لەبەری مانچستەر سیتی و گواردیۆلای دیاری کردو. ئیمارات لە تۆپی پێیە، واتە یانەی مانچستەر سیتی. ئیمارات لە تۆپی پێیە، واتە بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگ. ئیمارات لە تۆپی پێیە، واتە خاوەنی یەکێک لە گرانترین یانەکانی جیانی تۆپی پێ. وە گواردیۆلا کە بە بڕوای زۆرێک لە 20 ساڵی ڕابردووە عیملاقترین ڕانەر و بەرزترین ڕانەر بووە، کارمەندێکە لە ناو ئیماراتە ئیشەکە، لە ناو یانەیەکی ئیماراتی بەڕێوە بە مەزاجی بیرکردنەوە و بە ئامانج بیرکردنەوەی غەڵەت و بە تەراویشتن ئەبەم جۆرە. ئەمە کارێکیڵەیە و تۆ نابێت لێ شتێکەم بکەیتوانێت. کاتێک تۆ باسی ئەم خەڵات و باسی و خەڵاتەکەی ئێستا وای لێتوە هەموو خەڵاتەکان هەریەکە و گرنگی خۆی هەیە و مەراسیمەکانی شایەتن لەوەی کە چێ وجودی هەبوو لەم خەڵاتە و چێ وجودی هەبوو لەم خەڵاتە. وە چیباری ڕاستە لە ڕووی مێژوویەوە ئێمە باسی ئەمە بابەتێکی ترە، بەڵام ناو قاعەکە هاوارەکە لەوەی کە چێ وجودی هەبوو چێ وجودی نەبووە. ئەمە سەرنجێکی تر بوو لەسەر خەڵاتی گڵۆبسۆکەر. تاوان باسی پریمەرلیگەیە لە باکسی بۆکسندەی، من باسی بۆکسندەی بە پۆستێک بۆم کردن لە فەیسبووکەکەشم و خۆتان زان ڕکابەرەکانی پریمەرلیگ بەردەوامیە، بەڵام حەز دەکەم باسی پریمەرلیگ هەڵبگرم بۆ سپەی بەتایبەت. ئێستا حەز دەکەم باسێک لە وەرزی ئەمساڵی خولیانەکانی ئیتالیا بکەم کە بەجددی خولی ئیتالی ئەمساڵ بە قۆناغی یەکەم تاوەکو ئێستا لە کۆی گشتی خولەکانە بەهێزترین و ناوازەترین خولە لە تەواوی جیهانە. بۆ تۆ بۆچی سێری تایبەتمەند بۆ ڕکابەری سێریەکەی هەر خولە و تایبەتمەندیکی خۆی ئێستا بۆ نمونە تۆ بتەوێ ئەو عشق و ئەو تایبەتمەندی و ئەو جیاوازەی لە پریمەرلیگا هەیە بتەوێ لە خولی ئیتالی ببینی نایبینی. ئەو هاندەر و ئەو تقریبان شێواز یاریکردنی لە خولی ئەڵمانیا هەیە بتەوێ لە خولی ئیتالیا نایبینی. و ئەو ڕکابەریە و ئەو شێوازە یاریکردنی کە لە ئیتالیا ژاری پێیەکرێ بتەوێت لە ئینگلتەرا لە ئەڵمانیا ببینی مامان شێوە نایبینی. لە ماوەی ڕابردوو زۆر قسە دەکرا لەسەرەوەی کە خولی ئیتالی واوە، بەڵام نە، ئێستا خولی ئیتالی جۆرێکی ترە. تیپەکانی ئیتالیا تاکتیکی تر مامەڵاکەن، تیپەکانی ئیتالیا یاری گۆڵ ئەنجامێن. جاران لە خولی ئیتالیا گۆڵکردن زۆر قورس بوو، یعنی یاریەکە 3-0 بووایە شتێکی زۆر زۆر ناوازە بوو لە خولی ئیتالیا ڕۆبا. ئێستا وانە هەریە بینین 4 گۆڵەکرێ، یاریە بینین 5 گۆڵەکرێ، یاریە بینین فقط 2-2 بێ، یاریە بینین 4-2 بێ، یاریە یعنی سێگە یاریە بینین 6-0 بێ. یاری لوتکە ئینتەر میلان و لازیۆ دو هەفتە پێش ئێستا 6-0 ئینتەر میلان لە ناو لازیۆ بردیەوە. کەواتە ئەو شێوازە چەق بەستووە بەرگری کە پێشتر باسەکرا بۆ خولی ئیتالی ئێستا گلێ لەسەر خولەکە نەماوە. لە هەموو خولەکە ئەنجامی یەکویچێ، ئۆتنارسناڵێکویچ لە ئێپسویچ تاونی بردەوە. لە هەموو خولێم ئەنجامانە واری دێن، خۆمە بەدەست من و تۆ نییە، پشتیواشی تیادا ڕوودەدات. لیڤەرکوزن و بایر لە جامی ئەڵمانیا بەیەک گەیشتن سەرڕای بایر بە دیاریزانی شۆیارێکی لیڤەرکوزن یەک بە هیچ بردیەوانە. باسی ئەم حاڵەتەنە. کەواتە تۆپی پێی ئیتالیا ویانەکانی ئیتالیا، ڕاستتر بڵێم بام نەمە نەکەم بەوەی بە منتەخەبی ئیتالیا بەراوردی کەم، یانەکانی ئیتالیا لە گەشەیەکی بەردەوامدان، یانەکانی ئیتالیا لە ڕکابەریەکی توندان و ململانێکی بەهێزیانێ. سەیرێکی ئەتڵەنتا بکە 2 هەفتە پێش ئێستا بۆی شکستی لازیۆ شکستی ناپۆلی بەرامبەر بە لازیۆ پێشنگی خولی ئیتالی گرت. بەڵام ئەم هەفتەیە هەر ئەو لازیۆیە سیر کە لازیۆ 3 یاری کرد. چی کرد؟ لە ناو ناپۆلیە لە ناپۆلی بردەوە، لە ساحەی خۆیان بە ئینتەر میلان دۆڕان.
ئەوە تا ئەم جاریان لەگەڵ ئەتلەنتا یەکسامبووی نووسێ واتە لازیۆ حکمی بە گۆڕانکاری کرد لە ڕیزبەندی خولی ئیتالیا ئەمە تایبەتمەندیە کە لەم خولەدا وجودی هەبێ ڕکابەری خولی ئیتالی تاوەکو ئێستا لە نێوان ئەتلەنتایە ئینتەر میلانە ناپۆلیە تاوەکو ئێستاش فیۆرنتینا لە ڕکابەریە وایەنەکانی لازیۆش لە توانایاندا بێنەوە پێشەوە بۆ ڕکابەرەکە ئەمە بۆچی ئەمە بۆ ڕکابەری لوتکەی ڕیزبەندی دووە باسەکەم باسی ڕکابەری گەیشتن بە چامپیۆنز لیگ وەم دۆخۆ بۆ ناکەم کە ئەمە تایبەتمەندیشی ناوازەیە بۆ تۆپی پێی ئیتالیا و پاش دابڕانێکی زۆر دەچمە سەر ئینتەر میلان طبعا لە هەمووی تایبەتمەندتر پێویستەکە ئێمە وەستانێکی تاو لەسەر ئینتەر میلان بکەین و قسێکی تاو لەسەر ئینتەر میلان بکەین دیقەتی ئینتەر میلان بن یاریەک طبعا خۆتان نزان سیمیۆنی ئینزاگی بە پلانی یاریکردنی 3-5-2 یاریەکە دێمەوە سەر ئینتەر میلان دەچمە لای مەڕوان تاڵێب پێم وابێ لە یاری نەورۆز و دوهۆک لە نێو یاریگا ئامادەیە مەڕوان سڵاوت لێبێ ئامادەکارەکان چۆنن گەرگوێت لە دەنگم بێ ئامادەکارەکان بۆ یاری دوهۆک و نەورۆز و چۆنن و زانیاری زیاترمان بۆ بخەیتە ڕوو و دەشببینم هێدیەدی هاندەر دێنە یاریگا و ئامادە دەبن کاگوڕیار محەممەد سڵاو لە تۆ لە سەر جەمبینەر و بیسەرانی کەناڵی پەیامیش بێت دیارەمە ئێستا ئێمە لە نێو یاریگای نێودەوڵەتیانی نەورۆزین یاریەکی دواخراوی هەفتەی نوێمی خولیە سێرەکان عێراق بەڕێوە چە دیارە ئەم یاریە لە ماوەی ڕابردوو بە هۆکاری بەشداریکردنی یانی دۆگ لە یاریەکانی جامی کەندا و دواخرا بوو منەمێ دیمەنەکانتان بۆ بگوازمەوە ئەو زانیاریانتان بۆ بخەمە ڕووکە ئەمڕۆ لە نێو یاریگای نێودەوڵەتی نەورۆز هاندەرێکی یەکجار زۆر لە نێو یاریگادا ئامادە ئەگەر هاوکارم دیمەنەکانتان بۆ بگوازێتەوەی کە لە پشت منەوەیە دیمەنی ئاپۆڕای هاندەرانی یانی دۆکە کە ئێستا لە نێو یاریگای نێودەوڵەتی یانەی نەورۆزە ئامادەن من پەیوەندیم کرد بە سەرپەرشتیاری هەردوو تیپی تۆپی پێ یانەی نەورۆز و یانەی دۆکیش بەڵام دیارە یاریەکانی خولیە سێرەکانی عێراق مافی گواستنەوەی لەلایەن دەستگایەکەوە بۆ خۆی دانراوە نانێژت کە قسە بۆ دەستگاکەی ئێمە بکەن دیارە ئەمەیە محەممەد پێگاتەی یانی وەرشی نەورۆز بۆ ئێوە بخەمە ڕوو گۆڵپارێز هانی شاکر لە تۆڕی گۆڵ یانی نەورۆزایە بەرگریکاران محەممەد لاوەر دانیێل کامی عەباز یاسین تەقی فەلاح لە هێڵی ناوەڕاز یوسفا کۆناتی ئەحمەد مەحموود و ڕازگۆ فەریق لە هێڵی پێشەوە هەرێک لە مەڕوا حسێن کلاودی ئۆلیڤێرا و ئاسۆ ڕۆستەم ئەمێ پێگاتیانی دۆکیش پێش یارەکە بۆ بینەران بخەمە ڕوو محەممەد ساڵح لە گۆڵپارێزایە سیابان ئەگید مۆیسیس لۆکاس مارتین بەیار ئەبوبەکر لە هێڵی بەرگریان هەرێک لە هارون ئەحمەد عەلی موحسین و زانە عەلی هێڵی ناوەڕاستیانی دۆکیان بۆ میارێ پێگەناوە لە هێڵی پێشەوەش کۆمسۆن پاشنگ عەبدوڵڵا کەریم دەروێش دیارە محەممەد لێرەیە هاندەرێکی یەکجار زۆریانی دۆگ ئامادەیە پێچەوانەی یانی نەورۆز هەرچەنە لە ئێستا بۆی پشوەکانی سەری ساڵەوە پێشبینیەکرا هاندەرێکی یەکجار زۆر لە یاریگای ئامادەیە بەڵام بە پێچەوانەوە دیمەنی هاندەرانیانی دۆگ یەکجار زۆرە لە یاریگایە کە گەشتی شاری سلێمانیان کردووە من بەهۆیەوەی نەمتوانی قسە لەگەڵ سەرپەرشتیانی هەردوویانە بکەم هەرچەند هەردووکیان ئامادەیان نیشاندا قسەمامۆکەم بەڵام دیارە دۆخەکان نەگونجاوە پیان وترا بوو کە نابێ قسە بۆ دەستگاکانی ڕاگەاندن بکەن ئەمە زانیارەکان بوو لای من لە یاریگای نێودەوڵەتی یانی وەرشی نەورۆزەوە دەگەڕێمەوە لای تۆ سپاس مەڕوان بە هیوای بینینی یاریشی بەچێش بێگومان هەردوو یانەی نەورۆز و دوهۆک بە هیوای ئەنجامی باش تۆمارکردنی ئەنجامی باش لە مەرزەی خولیە سێرەکانی عێراق و بێگومان ئەم یاریەش گرنگیشی تاو و تایبەتی بۆ هەردوو تیپەکە دەچمەوە سەر تەوەرەکەم لە باسکردنی ئینتەر میلان و لە تایبەتمەندی ئینتەر میلان وەکو پێشتر کە باسم لێوە کرد لای هەموودا ناشکرایە سیمۆنی ئینزاگی پلانی یاریکردنی بە پلانی 3-5-2 کە هیچێکە لەو پلانە چڕە بەهێزانەی ئەگەر تۆ یاریزانی کواڵیتی بەرزە هەبێ هەم لە لایەنی هێرشبەری هەم لە لایەنی
بەرگری تۆ بە شێوکی بێستۆکماکەی بۆ لەبەروی کە دەچیتە دۆخی هێرشبردنەوە جگە لە دوو هێرشبەرەکەی پێشەوە سیاریزانی ناوەندی دوانیاندا دەبەزێتە ناوچەی مەترسیداری تیپی بەرامبەر و دووباڵی بەرگریش یاخود دووباڵەکەی ناوەندیش دابەزن واتە هێرشکردنی ئەم تیپە دەبێتە 6 یاریزان لە کاتی هێرشبردنە و لە کاتی بەرگریە هەر ئەم دو یاریزانی کە دێنە پێشەوە بەسیانی دەگەڕێنەوە دووە دووباڵەکەش دەگەڕێنەوە دووە واتە بەرگریکردنی ئەم تیپە دەبێتە 8 یاریزان پلانێکی زۆر چڕە و بڕینی زۆر قورسە و مامەڵەکردن لەگەڵیدا زۆر تااقەت پڕوکێنەرە بەڵام لە هەمان کادا پێویستی بەچیە با من ئەم خاڵە جیاوازەی ئینتەرمیلانتان پێ بڵم کامە پێویستی بەچیە ئەم شێوازە یاریکردنە یاخود ئەم پلانە یاریکردنە پێویستی بە یاریکردنی یاخود پێویستی بەبوونی ڕێژەیەکی زۆر یاریزانی بەرچاوەیە یاخود گونجاوەیە کە لەو شێواز یاریکردنە شارەزا بن ئێوە دیقەت بدەن ئینتەرمیلان لەم پێنجەی ناوەند کە یاری پێیەکە یاری دوای یاری چواریان نەگۆڕێ بۆ نمونە ئەم یاریە چوار یاریزانیاریەکە بۆ نمونە لەگەڵ دۆنفرسە یاری دوایەوە چواری تر یاریەکە لەگەڵ دیمارکۆیە یاری دوایەوە چواری تر یاریەکە لەگەڵ بارەلا یاری دوایەوە چواری تر یاریەکە لەگەڵ زیلینس یاری دوایەوە چواری تر یاریەکە لەگەڵ حەکان چاڵانەگوڵایە یاری مختاریانە یعنی بژاردەکانی بەردەم ئینزاجی یاخود پێگاتەکەی ئینزاجی بە جۆرێک گونجاندنی دروست کردووە کە دەرفەتی داوە بە هەموو پێگاتەکەی واتە ئێستا ئێمە ئەگەر لە ئینتەرمیلانە خاوەنی پێگاتێکی 28 یاریزانی بین بڕوا بکە جگەل لە ئینزاجی دیاریکراو نییە جگە لە چەند یاریزانە کە کام یاریزان لە پێگاتەی سەرەکیە یاری دەکەن ماوەیە دیفرەی پێگاتەی سەرکی ئینتەرمیلانی وەرگرتووە ئێستا بیسیگە و پلەی لێسەنەوە یعنی هەموو بارودۆخەکان قابلیەتی گۆڕانکارین لە ئینتەرمیلانە هیچ یاریزانی بارێلا هەم بەرداوام یاریزانی سەرکی ئینتەرمیلان نەبووە لە چەندین یاریە هەیە بارێلا یاریزانی یەدەگە هاکان چاڵانۆگلۆ عمقی ناوەندی ئینتەرمیلان نەبووە ئێستا لە چەند یاریەکە چاڵانۆگلۆ یەدەگە لاوتارۆ کاپنی ئینتەرمیلان نییە یەدەگە ئەمە کێ وای کردووە ئەمە ئەو پلانەی کە سیمۆنی ئینزاجی بۆم تیپەی داڕشتووە ئەم شێواز یاریکردنەی پەیڕەویەکە وای کردووە کە ئەم تیپەی بە نەفەس درێژی بمێنێتەوە وای کردو ئەم تیپەی کە لە لوتکەی هێزا بەرامبەر تیپەکانی ڕکابەری بۆ سێتەوانێ و وەڵامدانەوەی هەبێ و هیچ یاریزانێکیش لە پێگەی خۆی دڵنییا نەبێ بەڵکو هەمویان ڕکابەری دەکەن من پێ دەڵێم یاریزانەکانی ئینتەرمیلان لەوە چێ بتوانی سێ یاریزان بە پەنجەی دەست دەرکەی کەم سێ تا چوار یاریزان لە پێگاتی سەرەکیە یەکلاکەرەوە یعنی مسۆگەرن کە یاریەکەن ما باقی یاریزانەکانی دیکە بەلاوتار و مارتینێزی کاپنیشەوە قابلیەتی گۆڕانکاریان هەیە وەرکرێ یاری تا دوای یاری یاریزانە سەرەکی بۆ یاریزانێک یارینەکە ئەمە سەبارەت بە ئینتەرمیلان و سەبارەت بە کارەکانی سیمۆنی ئینزاگی و ڕکابەری ئیتالیا لە سەراستی باڵا یعنی لە سەراستی ئەتڵەنتا و ناپۆلی و ئینتەر من بڕوام وایە بەرداوە بێ ئەگەر کاتێک بین بە میلان لەبەی زۆر بەرنامە باس کراوە لەوەی قسەیە لەسەر میلان کە یاخود شتێک لەسەر میلان بوتێ میلان لە دوای ڕۆشتنی سیلڤیۆ بەرلسکۆنی و نەمانی یاخود ڕۆشتنی گالیانی و دەستبەرداربوونی بەرلسکۆنی لە خاوەندارەتی یانی میلان ئەبێ ئەمە میلانە بەجێ بێڵێ تاڵ ئەم میلانە کۆتایی هات کام میلان ئەو میلانەی کە پێنج جار نازناوی چامپیۆنز لیگی بردەوە لە سەردەمی سەرۆکەکە ئەو میلانەی کە خولی ئیتالی بردەوە میلانەی کە سوپەری ئەوروپای بردەوە میلانەی کە جامی جیهانی یانەکانی بردەوە ئەمە لەگەڵ دەستبەردانبوونی بەرلسکۆنی و گالیانی لە خاوەندارەتی ینی میلان کۆتاییات ئێمە کە باسی میلانەکەین ئەبێ باسی میلانێکی نوێ بکەین تۆ مەیە باسی میلانی 2010 بۆ بکە ئێمە باسی میلانێک دەکەین کە کیڤن کۆنستان بەرگریکاری باڵی چەپی بۆ باسی میلانێکەکەین کە کیسۆکیۆندا هێرشبەرەکەی بۆ باسی میلانێکەکەین کە یعنی کۆمەڵە یاریزان لەم تیپە یاریان کردووە کە ئای نازانم من چۆن باسێ یاریزانتان بۆ بکەم کە لە کوێ تۆپی پیابوون و میلان لە کوێوە هاتۆتە کوێ و میلان لە چیەوە یاری بەچیەکە
بۆیە هاندەری میلان نابێ بە واقعیەتە بیر بکاتەوە کە ئەم سیرەکە ساموێل چوچویزی و نوح ئۆکافۆر دێنە میلانەوانێ وەبزانێ ساڵی 2007 و ئەم میلانە بەم جۆرێ نا ئێمە ئەبێ بزانین میلانێکمان هەیە لە سەردەمی نوێبوونەوە دروستبوونەوەدا چۆن ئێمە دەزانین ستیفانۆ پیۆلی هاو میلانێکی نوێی دروست کرد کە لە کۆتاییە بەخولی ئیتالیگەی بەڵام کاتێک بەخولی ئیتالیگەی تموحی میلان وەستا کە تموحی میلان وەستا بینیتان فرانکیسی یەکێک لە هەرە باشترین یاریزانەکانی میلان دوای بردنەوەی خولی ئیتالی ڕۆی خۆ غەڵەتی کرد کە چوە بەرشەلۆنە بەڵام چی کرد زانی تموحی میلان لێرەدا وەستا تەواو تموحی میلان لەو قۆناغەدا وەستا ئێستا میلانی ئەم سەردەمە خراپترە میلان یانەیەکی بازرگانیە و یانەیە کە گرنگی بە سەفەرکردنەکانی ئەمریکا و شوێنەکانی دیکە دەدا بۆی داهاتێکی دەستکەوە و بازرگانێکی باشکەن ئەو کەسانی کە خاوەندارەتی میلانیا وەرگرتووە کۆمپانیای ڕێدبەر دەیانەوێت داهاتێکی باشیان لەم تیپەوە دەستکەوێت و ئامانجان لە تۆپی پێکەنیە چونکە ئێمە دەزانین ئەگەر میلان ئامانجێکی گەورەی تۆپی پێی هەبوایە دەستبەرداری تۆنالی نەدەبوو ئەگەر میلان ئامانجێکی گەورەی تۆپی پێی هەبوایە ماڵدینی لە جێگەی خۆی دێشتوانێت زۆر کەس باس گلەیەوە کە لە ماڵدینی لەوەی کە بە جۆرێ لە جۆرەکان وەکو پێیزیشی بۆ میلان نەکرۆ نازانم چی ئێمە ئیشمان بە دڵسۆزی ماڵدینی بوو ئیشمان بۆ نییە لەبەی هەچ کەسێ بچێتە پۆستێکی کارژێری لایەنەیەکە دایم تموحی پارەکە و ئامانجی پارەکە زاڵ دەبێ بەسەریە و ڕێگری لێ دەکات لە زۆر ڕێگە بۆیە میلان من بڕوام وایە فۆنسیکا ڕانەرێکی گونجاوە بۆ میلان دەبێت ئەم ساڵ دەرفەتی پێ بدرێت دەبێت ئەم ساڵ چاوەڕێی بکرێ بزانین چی لەگەڵم میلانە نوێیە کا چی لەگەڵم یاریزانە نوێنەیە کە لە بەردەستیاتی بۆ یاریکردن و کۆتایی وەرچ قەرارێک دەیات دەستبەرداری کام یاریزانانە دەبێت لە تیپەکەیە کە زیادەن کە ناتوان خزمەت بە میلانکەن کە ناتوان وەکو پێویست لەگەڵ میلاندا بێن و بڕۆن بۆیە بژاردەی فۆنسیکا بۆ میلان هیچ کێشەیەکی تیانە چونکە میلان خۆی تیپێکی بێکواڵیتیە و تیپێکی بیاریزانە و تەنانەت وەک دەبینن لیاو ئەو لیاوەی جاران نەماوە و تەنانەت تیۆ هێرناندێزیش هەمان تیۆ هێرناندێزی جاران نەماوە مایکمانیان وەکو پێویست نەماوە ئێستا ئەوەی کە لە میلانە تەواو درەوشاوەتەوەی کە لە میلانە هەموو چاوەکانی لەسرە ڕێندەرزە کە ئەویش ڕەنگە گەرمان سەرسیتی 100 میلیۆن بدا میلان 3 جار دەستبەرداری بێ بۆیە میلان ئێستا لەسەر ڕێگەیەکی وەرزشی ڕاست نییە بەڵکو لەسەر ڕێگەیەکی بازرگانی ڕاستە ڕابڕێەوە ئەمە بۆ میلان ڕاستە تاوەکو ڕێگە وەرزشەکەی و ئەمڕۆژ یاریشی گرنگ و تایبەتمەندیە بەرامبەر بە ڕۆماکەی ڕانێری ئەگەرچی ڕۆما تا ڕادێک هەوڵی داوەنجامەکانی باشتر کە لە ماوەی ڕابردوو لەگەڵ کلاودیۆ ڕانێری کە جێگەی دێڕۆسی یۆریچی گرتوانێ بەڵام مانەوێ نەمانەوێ ڕۆما لە دۆخێکی قورسدایە و ڕنگ نییەوە باسانیم تیپە بێتەوە سەرڕێچەی سەرکەوتنمان بەڵێ ئەمڕۆ یاری تایبەتمەندێ لە پریمەلیگمان سەرسیتی یاریە لیڤەرپوڵ یاری هەیە کۆمەڵە یاری ناوازەمان هەیە بەڵام پشتیوان بەخوا ئێمە سبەی باس لە پریمەلیگ دەکەین تا سپێش پێتان دەگەمەوە خواتان